دیمەنی مرداربوونەوەی زیاتر لە 100 کاریلەیە لە گوندی گەرەوانی سەر بە قەزای ڕەواندۆز. ئەم مێگەلا بزنا ژیان و گوزەرانی 6 برای لەسەرا. کاریلەکان بەهۆی خواردنی شیرەوە تووشی نەخۆشی دەبن و دواتر شیرەکە لە نێو هەناویان وەکو پەنیری لێدێت و مردار دەبنەوە. وڵای سەروی 100 کاری مردار بووینە، هەمووی بە ماوەی هەفتێک 3 ڕۆژ 4 ڕۆژ مردار بووینە. برنەکن دکتۆر و شتیش پشکنینیان لۆکردن، هەندێک دەرێن تەبەقێەوە، هەندەکەرێ ڤایرۆسی شیری و هەر ئێکی قسەشیەکە بەس هیچ نەگەشتنێتە نەتیجەیەکە تا ئێستا. بژێوی ژیان نەرێڵای 6 برا لەسەر عیوانداری بوو، هەر مادی بوونەکی زۆری هەوسار هەمووی بەلاش ڕۆی و زەرەرشی زۆر نییە کە 100 کار زیاتر مردیە، هەر بەردەوامی شێمرن 50 مایویش هەر دەمرن هەموو ڕۆژێ. داواشن لە حکوومەتی هەرێمە ینی لە خێرخوازە ینی هاوکاریەکن بکەن. سەبارەت بە دیاریکردنی جۆری نەخۆشیەکە و چارەسەرکردنی خاوەنی کاریلەکان دەڵێن تاوەکو ئێستا هۆکاری سەرەکی نەخۆشیەکە دیاری نەکراوە و هەر پزیشکێک هاتووە و بە جۆرێک ڕێنمایی کردین و چارەسەری پێداوین. دەشڵێن حکوومەت هاوکاری نەکردوین. وەکو مردنی ئەو کارانە ئێمە تاوەکو ئێستا هیچ نەگەیشتوینە، هیچ داو دەرمانێک کە بێت و چارەسەری ئەو کارانە بکە. ئێمە لە 200-300 سەری بزنی تقریبا ئەوە ئێستا لەو عوشەیە 280 یان 300 لەو دەورەیەبی چونکە دەرمانەکان لێدا ئازاین چەندە. لە 280 سەری بزنی 40 کارێک ماوە، هەر هەمووشی زایە. لەوانەیە تاکتاکەی تێداوی دا 12-13 تێداوی کە نەزاوە، لەو نەزاوەش تەمان پێ نییە چونکە دکتۆر گرنتی کردی ئەو 40-50 کارەش بمری. زۆربەی دکتۆرەکانیش ئەڵێن ڤایرۆسێکە لە کاریە، هەندێک ئەڵێن ڤایرۆسە لە شیریە، هەندێک ئەڵێن تەبەقیە. گوند و ئاواییەکانی قەزای ڕەواندوز ناوچەیەکی گرنگ و لەبارن بۆ بەخێوکردنی ئاژەڵ و بەرهەمهێنانی بەرهەمەکانی شیر. بەڵام حکوومەت هاوکاری ئاژەڵدارەکان ناکات و ساڵانەش نەخۆشی جۆراوجۆر لە نێو ئاژەڵەکان بڵاو دەبێتەوە و ئاژەڵدارەکان تووشی زیانی دارایی زۆر دەبنەوە بێ ئەوەی هیچ لایەنێکی پەیوەندیدار ئاوڕیان لێ بداتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گەرەوان لە قەزای ڕەواندۆز.